يوم نقول لجهنم هل امتلأت وتقول لشوێکی بارانە لە شەوێکی سەرما و سۆڵەدا صلاح الدین ئەیوبیتان ناویتان بیستووە ئەڵێ دەرچووە دەرەوە يتفقد أحوال جنده في المعسكر صلاح الدين ئەیوبی کە کاتێک لە شوێنێکا بوو لەگەڵ دار و دەستەکەیدا خێمەی دانابووکەوە جوندەکانی لە ناویدا ئیسراحەت بکەن ئەم لە نیوەی شەودا هەڵەسا بە دەوری خێمەکانە دەسوڕاوە يتفقد أحواله ئەڵێ ڕەت بوو بەلای خێمەیەکە بینی کەسێک نیوەی شەودایە قورئان ئەخوێنێ شەونێژەکات دەنگی بەرزەوە کردە زۆر دڵخۆش بوو چووە لای خێمەکەی تریەوە بینی کەسێک وە دەنگی بەرز قورئان ئەخوێنێتەوە زۆر دڵخۆش بوو پێی بەڵام چووە لای ئەوەکەی ترەوە بینی ذکری خوا دەکا لە نیوەی شەودا بەڵام لە کاتی گەڕانەوە بەلای خێمەیەکدا ڕەت بوو بینی هیچ چرکەیەک لەو خێمەدا نییە هیچ جم و جۆڵێک نییە زۆر سەیری لێ هات نەدەنگی قورئان نەدەنگی نوێژ نەدەنگی ذکر لەو خێمەوە نایە پڕقوڕگی بوو صلاح الدین ئەیوبی لە گریان چووە پێشەوە ئایا ئەم خێمەش لێکیان وەسەرە هاتووە من ئاگام لێی نییە کە زیاد لێی نزیکەوە بوو ئەم جا گوێی لێ بوو کابرا کە خەوتووە لە ناو خێمەکەدا کە خەوتووە فرأى أن صاحبها غارقة في النوم بخيمة ساكتة خامدة ئەزانن صلاح الدین ئەیوبی چیوت کە کاتێ بینی ئەو خێمەیە کابراکە خەوتووە ئەو جندیە خەوتووە لە ناو خێمەکە نیوەی شەوە بەڵام ئەو کاینتری شەونێژ و قورئان و ذکرەکەن یەکسەرم جا فەرمووی دەستی کردە گریان و دەستی بۆ خێمەکە درێژکرد من هنا تأتي الهزيمة ئالێرەوە شکستی و دۆڕاندن دەست پێ دەکات کاتێک شکست دەهێنین کاتێک دەدۆڕێین کە کاتێک لە بەرنامەی پەروەرگار دوورکەوینەوە ئەوش وتی من هنا تأتي الهزيمة لێرەکەوەدا شکست دێ بەسەرمانە